تانومەر لە کۆڵەر لە ئاسایشی نەتەوەیی کاگەتوان سڵاو لێ بە زۆر بەخێر بێ بە خێراتی سەرچاو ڕێز و خۆشەویستی مێ بۆ جەنابت و سەرجەم بینەر و بیسەرانی کەناڵی کورسات. سپاس دەکەم زۆر بەخێر بێ سەرچاو. گفتوگۆ بە پێوە ناکرێت گفتوگۆی درێژ لەسەر ئەم پرسە سیاسیە گرنگە. بەخێر بێ کاگەتوان سەرچاو. ئەوەی ئێستا هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئێمە لە قۆناغی کۆتایی ئەو پرۆسەیەداین یان نا هێشتا شوێنی دیکە زۆر هەن کە گۆڕانکاریان تێدا بکرێت. سەریکە کاگڕان کۆ من پار ساڵ دیمانەیەکم کرد تقریبان ساڵێک لەمەوە پێش هەمانە شتانم دووبارە کردو. ئێستاش تقریبان هەوڵەیەم وێنەکە تۆزێ بەرچاوڕوونتر بێ بۆ بینەران. ئەمریکا لە ساڵی 2004 لیژنەیەکی دروست کرد بە ناوی لیژنەی بیکەر و هامڵتن. بیکەر و هامڵتن یەکیان سەرۆکی کۆنگرێز بۆ چیان پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا بوو. راپۆرتێکی تێر و تەسەل و چڕیان نووسی لەسەر ئەوەی کە ئەمریکا بۆ لە عێراقا سەرکەوتوو نەبوو. چونکە ئێمە بینین ئەمریکا کە هاتە عێراقەوانەیە لە زەلکاوی عێراقا جیرۆ دەبوو ڕۆژانە تابوتی سەرباز ئەمریکەکانی بۆ ڕۆشتنەوە. بۆیە ئیعادە نەزەریان کردوانێ پێداچوونەوەیەکی تەواو و گشتگیریان کردوانێ بە تیۆری ئافەندی خۆیانە بە تیۆری هێرشبردننی خۆیانە ئەوەی کە نظامی سەرمایهداری لە نوچی سیستەمەکەیە بەڕابەرایەتی ئەمریکا ئەوێ چۆن دەستێوەردام کاوە چۆن داهاتووی ئەم ناوچەیە بەڕێوەبەرێ. بۆیە پلانەکەیان گۆڕی کە پلانەکە گۆڕا ئیتر تۆ چیدی لە مەودووە ئەمریکا وەکو ئەمریکای ساڵی نەوەکان نابینی. ئەمریکا نابینی جێیش پیادە بکاتە سەر عەرز خۆی بە شێوازێکی ڕاستەوخۆ دەرگیر ببێ و شەڕ بکە. ئێمە ئەمریکای دوای ساڵی 1990مان بینی لە هەموو ئەم ناوچانە لە هەر شوێنێ شەڕ ئەکرا لایەکی شەڕەکان ئەمریکا بوو. جەنگی خەلیجی یەک، جەنگی کەنداوی دوو، جەنگی ئەفغانستان، جەنگی سۆمال، جەنگی بۆسنە و هەرسک لە هەموو جەنگانەی ئەمریکا ئامادەی هەبوو. بەڵام لە دوای 2004 ئاسایشی نەتەوەیی ئەمریکاوی کە پێوتە کۆمەڵگەی هەواڵگەری ئەمریکا پێداچوونەوەی بم تێڕوانینەیە کردووە کە ئەمریکا چیدی لە نەناوخۆ نە لە ڕووی پێکهاتەی دەسەڵاتی خۆیەوە توانای ئەوەی نییە بە شێوازێکی فیزیکی خۆیدا بەزێتە سەر زەوی و خۆی شەڕکات. چونکە شەقامی ئەمریکیش چیدی توانای قبولکردنی ئەوەی نییە تابوتی سەربازە ئەمریکیەکانی بۆ بگەڕێتەوە. ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرینگەکان. لە دوای ئەمە چی ڕوویدا؟ ئەمریکا لە دوای 2004وانێ جەنگێکی دروست کرد کە پێی ئەوترێت تیۆری جەنگی نامتعادل، تیۆری جەنگی ناهاوسەنگ. تیۆری جەنگی ناهاوسەنگ چییە؟ تیۆری جەنگی ناهاوسەنگ هێزێکی گەورە بە قودرەتی پلەی 100 دەرگیر ئەبێ لەگەڵ هێزێکی بچکۆلەیە بۆ ئەوەی کە بتوانێ کۆمەلگای نێودەوڵەتی و ئەفکاری گشتی جیهانی ئاراستە بکە کە ئەبێ لەگەڵ ئەم هێزەیە جەنگ بکە و پەلکێشی کا بۆ جەنگ پێویستی بەوەیە هەجمەیەشی گەورە ئەمە گەورە بکرێ. ئەمەی بەرامبەر ئێران کرد. لە دوای 2004ەوە یەکسەر بینیمان مانگە دەستکردەکان نەتەنز و عێراق و ئەمانەی پیشاندا. بۆیە ئەمریکا ئێرانی هێنایە سەر تیتر سەردێڕی ڕۆژنامە و تەلەڤیزۆنە جیهانیەکان. ئەم جەنگە ناهاوسەنگە ئێرانی پەلکێش کرد بەرەو ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر بەرەو ئاراستەی بەرنامەی ئەتۆمی موشەکی بڕوە. ئەمەی تەنها لەگەڵ ئەمریکا ئێران نەکردووە. ئەمریکا هاندەری ئێرانە کە بەرەو بەرنامێت. بەڵێ زۆر وازە. ئەمانە تیۆریسینە گەورەکانی ئەمریکا نووسیویانە. بەس خۆ ئێران خۆیان بەرنامەی ئەتۆمیان نەبوو. ینی لە کۆتایی پێمان لە سەردەمی شاوە بەرنامەی ئەتۆمی هەبووە. بەڵام هەر لە یەکەم دەکەوە لە سەردەمی برژنسکیەوەوانی راپۆرتە هەواڵگریەکان بێ ماڵێن کە ئێران ویستی دروستکردنی ئەتۆمی نییە. ئەمە یەک. دووەمینیان ئێمە بیرمان نەچێت لە ئێرانە فتوایەک هەیە کە فتوای ڕەهبەری خۆیەتی کە ئەڵێ ئێمە نامانەوێت چەکی ئەتۆم دروست بکەین. چونکە چەکەکە لە ناحیەی تەفسیری دینیەوانەیە چەکێکی کۆکوژە ئەکرێ مەسەلەن تۆ ناتوانانی ئەهداف تەنها ئەو ئامانجەی کە ئەتەوێت پێی بپێچی بەڵکو مناڵ و گەورە و هەمووی پێ بێتە قوربانی لەبەرەوە قەدەغایان کرد. هەرچەنەما فتوا لە تیۆری شیعە توانای گۆڕانکاریکردنی هەیە. ئەمە بابەتێکی ترە. لە تیۆری جەنگی نامتعادل لە تیۆری جەنگی نایەکسانە ئەبێ ئەو بەرامبەرە بچکۆلەیە بە جۆرێک گەورە بکرێ کە تۆ بتانی ئاراستەی ئەفکاری عالەمی و کۆمەڵگەی نێودەوڵەتی و میدیا و هەمووی بخیتە خزمەتیەوە کە ئەم لایەنە گەورە بکرێ. بۆیە محەممەد جاوازەری زۆر جوان ئەمە تەفسیرەکە ئەڵێ ئیسرائیل و ئەمریکیەکان چوارچێوەیەکیان بۆ ئێمە دروست کرد ئێمەش بە نەزانانە هاتین سەرمان خستەنە ئەو چوارچێوە. یعنی ئەمریکا و ئیسرائیل وێنەیەکیان بۆ ئێران دروست کرد ئێرانێکی مەترسیدار. ئێرانێکی مەترسیدار بۆ سیستمی سیاسی ناوچەی، ئێرانێکی مەترسیدار بۆ سیستمی سیاسی نێودەوڵەتی.
بۆیە ئەبینی کە ئێران گەورە ئەبێ یان پەل ئەکێشێ لە ناوچەکەیە بەرامبەر بە ئێران محوریەتێک دروست دەبێت لە خزمەتی استراتیژی ئەمریکیە مەترسی ئێران وا ئەکا ئیتحادێک دروست دەکا بۆ دروستکردنی ناتۆیەکی عەرەبی ئیسرائیلی کە لیدەرەکەی لەسەرەوە کوێیە ترامپە یعنی ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووەم طبعا ئێمە دوو گوزارەمان هەیە دوو دەستەواژەمان هەیە دوو تێڕوانی جیاوازیشمان هەیە بۆ تەماشاکردنی ئێران تەماشاکردنی ئەمریکیەکان بۆ ئێران تەماشاکردنی ئەختەبوتە تەماشاکردنی ئەختەبوو دواتە ئێران ئەبێ پەلوپۆ بکرێت لە ناوچەکانە بۆیە ئەبینی سیناریۆی ئەمریکی بەرەو پێشەوە ئەڕوا نەک سیناریۆی ئیسرائیلەکان سیناریۆی ئیسرائیلەکان بۆ ئێران سیناریۆی ئەژدیهایە ئەژدیهاژە بێ سەری پان بگرێتەوە لە ناو وڵاتەکەی خۆیان کاتە فەرقەکە لە چیە لێرە لە دوای 2020وانێ بە تایبەت لە دوای کوژانی قاسمی سلێمانیوانێ هێرشەکان بۆ سەر ئێران لە ناوچەکەیە زیای کرد بە تایبەتی لە سووریا باشە لە سووریا تخواتاو بکەم لە سووریا کە هێرشەکان زیاکە ئێرانیان پەلکێش کردە ناو ئەو یاریەوە کە زمینەی یاریەکە خۆیان چنی بوویان تۆ دیقەت بە کاتێ لە کۆنسولگەری ئێران ئەدرێ لە سووریا بە پێی عورفی سیاسی لە سیستمی نێودوڵەتیە کۆنسولگەری بەشێکە لە خاکی خۆت ئێرانیان ئیجبار کرد کە هێرش بکاتە سەر ئیسرائیل بەڵام چۆن ئەو کاتە تیۆری جەنگەکە گۆڕا لە تیۆری جەنگی نامتەعادلە بوو بە جەنگی معلق جەنگی هەڵواسرا و جەنگێکە لە بینی زەمین و ئاسمانایی هەموو دقەیەک ئامادەیی بەریەکەوتن هەیە و هەموو دقەیەکیش ئامادەیی جەنگ هەیە ئەوەی کە ئەم تیۆرەی ڕاگرتووە ئەمریکا خۆیەتی تۆ دیقەت بە ئێستا ئیسرائیل لە یارەکە چۆتە دەرەوانێ بۆ لەبەرەوەی لە تیۆری جەنگی معلقە ئەگەر قرار بێ هەردوو لا زەرەر ئەکەن نەک لایە بۆیە ئەبینی ئیسرائیلیش لە هێرشەکانی جەنگی 12 ڕۆژە هێرشێکی زۆری کراوەتە سەر قوربانیەتی زۆریشی داوە ژێربەنایە بە تایبەتی دامەزراوی وایزمان بەندەری حیفا و بەدەیان دامەزراوەکەی هەچکابێش فەزای میدیایی بەو شێوەیە کراوە کەم و ڤیدۆکان بێتە دەروانێ ناتونەتە دەروانی هەتا ئێستا تازە وردە هەنێ راپۆرتی هەواڵگریە دەرەوە کە پێمان ئەڵێ زەرەر و زیانەکانی و هێرشانی جەنگی 12 ڕۆژە تا لە چه ئەستێکا بووە بۆیە ئەم جەنگە معلقە بۆ کۆنتترۆلکردنی تاران و ئیسرائیلیشە تۆ دیقەت بە ئێستا بنیامین نەتانیاهۆیە کە ئەیویز ڕێبەرایەتی دروستکردنەوەی ڕۆژهڵاتی ناوەڕاست بکە و ئەو لیدەر بێ بۆ دروستکردنەوەی ڕۆژهڵاتی ناوەڕاست تا ڕادەیە چۆتە پراوێزەوە ئەمریکا مەطرح بۆتەوە بۆ چونکە ئەمریکا لە ڕێگەی جەنگی معلقەوانێ توانی کۆنتترۆلی هەردوو جام کە هەمان استراتیژی یەک تیر و دوو نیشان ئێمە بیرمان نەچێ ئیسرائیل ئەسپێکی چەموشە دەوڵەتێکی سەرکەشە ئەمریکا مەبەستێتی لە ڕێگەی ئەم جەنگە معلقەوە هەردوو لا کۆنتترۆل بکە نەک بە تەنیا ئەوە بۆیە بینیمان با تۆزێ وێنەکان چڕکەینەوە بۆی بگەینە دەرەنجام بینیمان ئەوەی لە سووریا دوا بڕیارەدا نوێنەری ترامپە و دەوڵەتی ئەمریکایە ئەوەشی ئەمڕۆ کەشتیە جەنگەکانی هێناوە و سێبەری جەنگی لەسەر ئێران دروست کردووە هەر ئەمریکایە ئەوە ناتانیاهۆیە لە دوورەوە وەستاوە و تا ڕادەیە تەماشا چییە ئەم مەلەفەی زۆر گرێدراوە دۆخەوە باشە ینی ئەوەی کە تۆ پێت وایە سا نەتەنیاهۆ لە دوورەوە ئەمریکا تەحەکوم بە پرسەکەواکە هەندێک پێچەوانی ئەمەی دەبێنن دەڵێن ئەوە نەتەنیاهۆیە ئەمریکای پەلکێش کردوتە نێو جەنگەکەوە ئەمریکا و دۆناڵد ترەمپ ناوێت جەنگێکی لەم شێوەیە بکە بەس ئەوە نەتەنیاهۆیە وای کرد ئەمریکا پەلکێش کاتە نێو جەنگەکەەوە لە شەڕی 12 ڕۆژەشدا بینیمان ینی نەتەنیاهۆ کە دەڵێن ینی ئیسرائیل ینی نەتەنیاهۆ وای کرد کە دۆناڵد ترەمپ پەلکێش بێ بۆ نێو جەنگەکە و وای کرد ئەوان فڕۆکە گەورەکانی خۆیان بێنن نەتەنز و فۆردۆ بردومان بکەن ئەوە بە دیوی پێچەوانەیە تەیدی قسەکانی منەکەی لەم بەعدەیە کە تۆ پێ دوایە نەتەنیاهۆ لە دوورەوە ئێستا بێدەسەڵات بووە و بێدەسەڵات نییە سیکە سیستمی ئەمریکی لەگەڵ ئیسرائیلە تەمان ئیسرائیل گەورەترین هاوپەیمانی ئەمریکایە کەسداری لەوە نییە و لە بینی هاوپەیمانەکانیشا زۆر ئاساییە ڕکەکێبڕکێ و ڕکابەری هەیە ئەوەی توانای کۆنتترۆلکردنی ڕۆژهڵاتی ناوەڕاستی هەبێ و توانای دروستکردنی سیستەمە نێودوڵەتی کە ئێستا ڕۆدارمانە و خەریکی بنیادنانەوێتی هەی بێ ئەوە بێ بە زلهێزی گیان ئەمریکاش ئەوەی پێ قبوڵ ناکرێت بکەوێتە سێبەری ئیسرائیلەوە ئەم ململانەیەکی نەرمە لە بین ئیسرائیل و ئەمریکا هەیە جا تەیدەن بۆ ئەو قسەی جەنابێت ئەمریکا لە چ قۆناغێکا ئیسرائیل ڕزگارەکە لە 12مین ڕۆژە لە 12مین ڕۆژە کە سیستمی بەرگری ئیسرائیلی وردە بەرەو ئەوە ئەڕوا کە ئیتر توانای بەرگریکردنی نامێنێ جاوە بابەتێکی تایبەتە ئەکرێت بە وردی قسەی لەسەر بکرێت ئێمە ڕۆژی یەکەمی جەنگ بە تەواوەتی ئێران سەیتەرەی کۆنتترۆلی جەنگی لە دەستانە بوو لە دووەم ڕۆژە توانی فەرماندەکانی جێبەجێ کاتەوانێ و
یەکەم هێرش کە کردی 150 و شەک و درۆن هێرشی کرد تا ڕۆژی چوارەم هەتا ڕۆژی چوارەم باڵادەستی ئیسرائیلی بەسەر ئاسمانی ئیتارانە بەسەر هێرشەکانیشا مسەیتەر بوو لە ڕۆژی چوارەمەوە هەتا ڕۆژی حوتەم ئەمە قسەی من نییە ئەمە راپۆرتە دەوڵەتەکان بخوێنەوەوانەیە ئەو راپۆرتانەی لەسەر ئەساسی زیان و قازانجەکانی جەنگی 12 ڕۆژە نووسراوە بە شێوەیەکی هاوسەنگ بوو لە دوای حوتەم ڕۆژەوە تا 12 ڕۆژ دۆ دیقەت بە سیستمی ئوسلوبی ئێران بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل گۆڕا یەک موشکی فەتاح یا یەک موشکی خەیبەرشکەنی هایپەرسۆنیکی ئەتەقان ئەیدا لە شوێنەکە تاو ڕۆژی یەک موشک بۆ لەبەر ئەوەی ئێرانیەکان تێگەشتن ئەم جەنگە بە ئاراستەیەکی جەنگێکی درێژمەودایە بەرن لەبەر ئەوەی ئیسرائیل بوقعەیەکی جوغرافیایی بشکۆلەیە زۆرترین سیستمی بەرگری هەیە ئەوێ لە ڕێی سیستمی بەرگریەوە جواباتەوە سیستم بەرگەکانی مختلکن بۆیە ئەبینی لە دوای ڕۆژی شەشەم و حوتەمەوانی ئەهداف ئێرانیەکان لە ناو خاچی ئیسرائیلە یەک لە دوای یەک ئەیان پێکە بۆیە ئەوە ئەمریکایە دێ لە 12 ڕۆژە کە ئیسرائیل دەرئەکێشێ لە جەنگەکە بۆیە لە دوای جەنگی 12 ڕۆژەوانەیە ئیسرائیل تا ڕادەیە چۆتە پراوێزەوانێ بۆچی لەبەر ئەوەی ئەگەر هەیبەت و کەرامەتێک قەرار بێ بڕوخێ لەم جەنگەیە هەیبەتی کێ بێ هەیبەتی پرۆکسیەک بێ نەک هەیبەتی ئەمریکا ئەمریکا هاتووە کۆتایی بە جەنگەکە هێناوە وەنەوەعەنما ئەگەر بەستێکی ڕاگەیاندووە ئەمریکا بۆ پەلکێش کراوە ئەمریکا ڕزگارکەری تا ڕادەیە دۆسیەکە بووە دۆخەکە بۆ جۆرەیە کاگەتوان کەواتە ئەوەی لە جەنگی 12 ڕۆژەدا گە درێژەی بکێشایە بە دۆڕاوە ژمارەکرا ئیسرائیل بوو نەگێران بە پێی ئەم نازای چۆنام مەسلەی دۆڕا و براوە لە جەنگە بابەتێکی زۆر وەردا هەر لانیکەمەکرێوە لە قسانە بخێنینەوەکەوە ئەمریکا فرای ئیسرائیل دەکەوێت سیستمی نێودوڵەتی بەڕابەتیکردنی ئەمریکا هەرگیز من حەزەکەم ئەم قسەیە وەکو خۆی بگا هەرگیز لە هیچ جەنگێکی ناوچەیە نایە لە لایەنێک براوە بێ هەرگیز جەنگی ئێران عێراق دوای 8 ساڵ چێ براوە بوو هەمان حدود هەمان سنوور هەمان ڕێکەوتن نامە لە شوێنی خۆیانە جەنگی ئێران و ئیسرائیل چێ براوەیە هەردوو لە ئیسرائیل ڕیوایەتێکی هەیە ئەڵێ من توانیمە ئەوانە بکەم لە فەرمان لە قیادەی فەرماندەی و کۆنتترۆلیان بەم 37 دانە سەرداری سپا لە ژێربەنای ئەتۆمیەکانیان بەم ینی کۆمەڵی ئەهدافی دیاری کردووە هەمووشی ڕاستە ئێرانیش ئەڵێ من ئوبوهەتی گەورەی و ئەو فیگەرە گەورەی کە ئیسرائیل بۆ ناوچەکەی دروست کرده بوو کە هیچ دەوڵەتێک ناتوانێت بەرامبەری بۆسێتەوە هەر شەڕێکی کردووە براوە بووە و ئیسرائیلە داڕێژەری سیستمی نوێی ناوچەکەیە ئەڵێ منەوەم تێکشکانەوە و من بۆ عالەمی عەرەبی و بۆ عالەمی ئیسلامیشم سلماندووە کە ئیسرائیل و هێزە نییە و ئەو کلکوپەرە و ئەو ئوبوهەتە و ئەو مێژ و پاشخانەی کە بۆی دروست کراوە من دام ڕمانەوە جا ئەمە بەسرێتەوە بەچێەوە کورد دەڵێ سام و هەیبەتی ئیسرائیلی شکاندووە بە قەولی ئەمە بەسرێتەوە بەچی ئێستا لێرە دۆسی جیفری ئیپسن بۆ سەر هەڵەیە ئیسرائیلەکان دریان بەمە کردووە کە ئەمریکا چەندێک مەبەستی کۆنتترۆلکردنی تارانە هێندەش مەبەستی کۆنتترۆلکردنی ئیسرائیلە بۆیە لێرە دۆسی جێفری پستن یەتەنا بڵاو ئەکرێتەوە دەرز ئەکا لە میدیاکانە بۆ ئەوەی ینی ئەو لۆبیە سەهیۆنیزمە بەهێزەی کە لە ئەمریکا هەیە نەتوانێت دەوڵەتی ئیسرائیل تێپەڕێنێ و ئیسرائیل لەسەر مێزی گۆڕانکاریەکان بهێڵێتەوانێ نەیخاتە پاشەکشەوە دانی تۆ پێ دوایە جێفری پستن بە دژی ئیسرائیلە نانا ئیسرائیل دۆسیەی جێفری پستن بەکارێنێ بۆ ئەوەی کە نەکرێت ئیسرائیل پراوێز بخرێ لەم قۆناغا چونکە یەکەم جاروات تێگەشتم کە بڵێ لۆبیەی کە بۆ جوولەکە دەکرێت لەوێ ئەوان ینی ئیسرائیل دۆسیەکە بەکاردێنێ دۆسیەکە بەکاردێنێ بۆ ئەوەی کە بیر لەوە نەکرێتەوە لە ئەمریکا ئیسرائیل پراوێز بخرێ بۆی بە بەردامی لە ناوەندی بڕیاران بمێنێتەوانێ و ئەزان چۆنە ئێمە دەسەڵاتدارەکانی ئەمریکا ملیان لەژێر ساتوری گوێ بۆش نادا کێ پێوا بێ 3 میلیۆن بڵاو بۆتەوانێت جاوە چەند ساڵی ئەوێ تامانە ڕێزبندیە کرێن ئەم زانیاری و داتانێتە دەرەوانێ تەسنیف ئەکرێ تەمان ئەمە ڕیوایەتێکی ئەم بابەتەیە چەنەمە پەیوەندی بە یاری هەواڵگیریەوە هەیە یەکێک لە ڕیوایەتەکانی کە زۆر ڕەبتی بە هەواڵگیری ئەم بابەتانەوەیە پەیوەندی بە ڕیوایەتە دینیەکەەوە هەیە بەداخەوە مە حەز ناکەم ئەمە بابەتانە لەسەر میدیا بەڵام جاری وایە کە دۆخی لەسەرکەی بۆیە ئەم بابەتانە پەیوەندی بە ڕیوایەتە دینیەکەەوە هەیە چونکە بە بیرمانەچێ هەم دەوڵەتی ئێران هەم دەوڵەتی ئیسرائیل دوو دەوڵەتی مەذهبی ئایدۆلۆژین و زۆر قەنەعەتیان بەو بیر و ڕائینی و مەذهبیانە هەیە و ئیسرائیل مەبەستێتی لە دۆسیەی جێفری پستن لە ناحیەی تەسخیری ئەوەی کە ئەمە هەیە باش ئەمە ناتوانین خۆمانی لێ بشارینەوانێ ئەوەی ئەدەبیاتی
ئیسرائیلی خوێن بێتوانێ ئەزانێ دەستگای هەواڵگیریەکەی چۆن ئیشەکە و ئەم دروستکردنی ئەم دوورگەیە جۆرێک لە جۆرەکان وەکو کۆنتترۆلکردنی شەیتان و یارمەتی وەرگتن لە ئەجنە و ئالە بابەتە بۆیە ئەبینی هەم پەڕۆڕەشەکە تەواجودی هەیە هەم ئەبێ مجموعەیەک شتی پیس ینی خواردنی پیسایسکی مناڵ و خوێنی ئەمانە و لێنانی چێژ و دەست درێژی ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕیواەتە ینی قدرەیەکی سەروی قدرەی مرۆڤ بڵێ دەسەڵاتێکیان بۆ دروست بێت کە بتوانن لە ڕێوانێ کۆنتترۆلی ئەجنە و کۆنتترۆلی کۆمەڵ ئەمە بابەتێکە من قەنەعەتم پێی نییە بەڵام باسی پلەبەندی دروستکردنی بڕیارت بووە کە بنا دەستگای هەواڵگەری ئیسرائیل ئەمە بابەتێکە ئێرانەکانیش بڕیان پێ ینی ئەم جەنگە لە بەدیوەیەکە دوو ڕیواەتی دینیش تەفسیر باشە بە ئاراستەیەکە ئاڕۆ کاگەتوان ئێستا ئیتر بینەوە سەرەوەی دۆخەکەی ئێستا باسی قۆناغەکانمان کرد چۆن هاتووە بینە سەر دۆخەکەی ئێستا ینی لە پەرایزی ڕووداوانەدا ئێران بەنیازی ڕێککەوتنە چەند پێشتر بەڵێن وا بۆ ڕۆژی جمە لە تورکیا بەڕێوە چێ ئێستا داواکە لە عمان بێ ینی ئایا بە بڕوای تۆ ئەمە تەنا کات کوشتنە کات بەڕێکردنە نایان بە جددی هەردووکیان دەیانەوێت ڕێککەون سێکە کاگرانکۆ ئێران تەجروبەیەکی زۆری هەیە لە دانوستان و ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا لی چیانە نەگەشۆتە دەرەنجام ئەم جەنگە بەنسبەتی ئێران بەنسبەتی ئەمریکاشەوە جەنگێکی وجودیە ینی ئێران چنێ پێویستی بەوەی بتوانێت دۆخە تێپەڕێنێ ئەمریکا لە ئێران زیاتر سوودمەند ئەبێ کە بتوانێت دۆخی ئێران تێپەڕێنێ چونکە ئێمە بیرمان نەچێتەوە ئێستا ئەمریکاش لە قۆناغی دارمانی سیستەمە ئابوووریەکەیەتی تۆ دیقەت بە ئێمە سەرۆکی شارەوانی نیویۆرک کە نیویۆرک لانکەی سەرمایەداری جیهانیە بە سێ دروشم بۆتە سەرۆکی شارەوانی کە ئەم دروشمانەی ئەم سەرۆکی شارەوانیە بە جۆرێک لە جۆرەکان سۆسیالیستیشن ئەمە یعنی کە سەیری ئەەکەی گۆڕانکارەکە بە وازەحی دیارە یەکەمیان زەهرە مەمدانی ئەڵێ چی ئەڵێ باخچەی ساوایانی حکومی ئەەکەینەوە بە خۆڕایی زنجیرە مارکێت و بەقاڵی ئەەکەینەوانی هی حکومەت سعرەکەی نەزم بێ پاسی حکومی دانین ئەم دروشمانە بۆ دەوڵەت بۆ شارێکی وەکو نیویۆرک لانکەی دروستبوونی سەرمایەداری بوونی هەموو بانکە جیهانیەکان و جیبی مۆرگان و چی وەکو کفرێکی سیاسی وایە بۆ ئەمریکا ئەمە دەلالەت لە داڕمانی سیستمی ئابووری ئەمریکاکە لە چوارچێوەی ئەو سیستەمە سیاسیە نێودەوڵەتیەی کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە حاکم بووە بەسەینەکە بۆیە ئەبینی دۆلار لەم قەیرانەیە ئەژی ئێمە بەداخەوە لە میدیایە نەمانتوانیم چەمکە ڕاستکەینەوانەیە هەموو ڕۆژێم و کەسێ زی و گران بوو ئاڵتون گران بوو زی و سەعی بوو بۆنە زی و ئاڵتون گران نەبوون ئەوە دۆلارە بێبەها ئەبێت چونکە دۆلار ئێمە بیرمان نەچێت دۆلار دراوی مەرجەعە بۆ ئابووری بۆ بازرگانی بۆ نەوت بۆ هەموو بوارەکانی کە کاتێک دۆلار کە بەڕێبەرایەتیکردنی ئەمریکا مەترسی بۆ دروزە بێ ئەم دراوە مەرجەعە بۆ هەموو بوارەکانی کە مەترسیان بۆ دروزە بێ بۆیە ئەبینی نرخیان بەرامبەر ئاڵتون بەرامبەر هەموو کانزاکانی کە ڕوو لە بەرزبوونەوەی ئەمە قەنەعەتی من ئەمە ئاڵتون نییە کە گرانە بێ بەڵکو بێبەهابوونی دۆلارە ئێمە لە سەرەتای قۆناغێکین کە پێی ئەوترێ کۆتایی هاتنی سیستمی پێشوو و شکلگیری ئەو سیستەمەی کە لە ڕێگایە و ئەم قۆناغە کە ماوەتەوە جۆ بایدن پێی وایە 4 ساڵە تۆ گەردیقەت بێ زۆربەی وڵاتەکان بەرنامەی بیسییان هەیە ئەلکساندر ستوپ سەرۆکی فینلەندا ئەویش لەم ئاخیرانە تازە خەبەری بۆ تۆ راپۆرتێکی درودرێژی نووسیواڵی دەسەڵات لە غەربەوە ئەگەڕێتەوە بۆ شەرق بەڵام ئەمان مەبەستیانە ئەم دەسەڵاتە کە ئەگەڕێتەوانێت چۆن بتوانن کۆنتترۆلی بکەن ئەم بەریەکەوتنانە ئەم هەموو جەنگەی کە لەم ناوچەیە ڕوئەیە بۆ ئەم بابەتەیە ئەمریکا ئەبێت دووشت بکە ئەبێ بتوانێت دۆلار بەدراوی مەرجەعی بازرگانی بهێڵێتەوە دووهەمینیان بتوانێت کۆنتترۆلی وزە بکە بۆ کۆنتترۆلی وزە چونکە کە تۆ کۆنتترۆلی وزەت کرد ئێمە زنجیرەیەکمانەیە پێوتێ زنجیرەی بەرهەمێنان کۆنتترۆلی زنجیرەی بەرهەمێنانەکە ئەو کاتە تۆ هەر وڵاتێکی کە بەرهەمهێنی مەجبور ئەبی کە دۆلار بکڕی لەبەرەوەی زنجیرەی بەرهەمێنان کە پێویست بە نەوت و بە کانزاکانی کە پێویست بە دۆلارە بۆیە هاتنی ئەمریکا بۆ ئەم ناوچەی لەڕێ ئەم کەشتیە جنگانەوە چەندێک پەیوەندی بە ئێرانەوە هەیە دوو هێندە پەیوەندی بە چینەوە هەیە پەیوەندی بۆ گۆڕانکاریانەوە هەیە کە لە ناوچەکەیان ڕووە کە ئەو نەزمە کۆنا کۆتایی پێدەجا دەلالەتەن بۆ ئەم قسانەی کە من کردم تۆ دیقەت بە هیچ یەکێک لەو دامەزراوە و مؤسساتانەی کە لە ڕابردووە لە چوارچێوەی سیستەمی ڕابردووە هەبوو لە چوارچێوەی سیستەمەیە بێبەها کراون داڕماون ئێمە نەتەوەی گرتوەکانە بینی ئەنتۆنیۆ گوتێرێژەڵی کەس پارەمان نایەتێ ئێمە کارمەندەکانمان بیناکەمان پێ نادرێ و کارمەندەکانمان کەم ئەەکەینەوە جا بەدبەختی کورد لە یا دەستپێکە ئەلۆ قۆناغەیە پاسەدرێ بە کورد کە پۆستی لە نەتەوەی گرتوەکانەوە گرێت کە ئەنتۆنیۆ گوتێرێژ خۆی لێ وڵا ئێمە
خەریکە نەتوێگرتوەکان سقوتەکە ئەوە ئەمریکا پاشەکشەی کردووە لە زۆربەی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندی بە نەتوێگرتوەکانەوە هەیە یەکێک لەوانە لەناوێت ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەمریکا فەندی هەموو ئەو ڕێکخراوانەی ڕاگرتووە چەند ساڵە لەم ناوچەیە و لە هەموو جیهان کە چالاکن و هەموو ئەم گۆڕانکاریانە کە ڕوویداوە دەلال لە چیەکە دەلال لە یەکشتی زۆر زۆر سادە ئەکات شتێکی سادەیە بەناو بەڵام لە ناوەڕۆکە بەریەکەوتنێکی زۆر گەورە ڕوئەدا و ئەبینێ ماوچەشانە بەم جۆرە سەیرە ئالۆسکاون پێکەوانێت کە ئەمریکا درچی بەوە کردووە ئەمریکا درچی بەوە کردووە چیدی وەکو ئەمریکای ڕابردوو ناتوانێت بەزلهێزی بمێنێتوانێ و هێشتا ئەو سیستەمە نوێیە نەشقلی گرتووە نەقبولی کردووە کە ئەکرێ ڕووبە بۆیە بن بەرنامەی پێشوش بدەم ئاستی بەریەکەوتن ئاستی ململانەی یەکەمی ئەمریکا چینە دووەم ئێرانە بەڵام قۆناغی یەکەم کە لەمپەرە لە بەردەما ئەبێ ئێرانە بۆیە ئەمریکا مەبەستی کۆنتترۆلکردنی ئێرانە بۆیە پلانی محاصڕی تارانی خسۆتە جەبەجەکەنەوە تۆ دیقەتێکی وێنەی خۆزگە نەخشەیەکی ئێران باتە دیقەتێکی نەخشەی ئێران بن ئێران لە هەر چوار لاوە محاصڕە کراوە تەنها زنجیرەیەکی کراوە لەم محاصڕەیەکە ماوەتەوە عێراقا لەسەرەوە کۆریدۆرێکی ترامپی بەناوی کۆریدۆری زەنگزور ئەو داڵانە ئابووری و اقتصادیە کە ئەوە تەنها داڵان بوو کە ئێرانی لە ڕێگەی ئەرمەنستانەوە بەستەوە بە ئاسیای مرکزی و قەوقاز و رووسیاوە ئەو داڵانە ئێستا قفڵ بووە بە ناوی کۆریدۆری ترامپەوانێ بەدیوی ئەم دیویشا تەبعاً ئیلهام عەلیئێف ئازەربایجان دەوڵەتێکەوە پێویست ناکە هەموو دیارە پەیوەندێکی زۆر زۆر پتە و وەسیقەیە لە بینی ئازەربایجان و ئیسرائیلە ئەفغانستان دووبارە هێنانەوەی تالیبان لابردنی عیمران خان لە ساڵی 2022 کە عیمران خان دیدگایەکی شەرقیانەی هەبوو سەفەری تارانیە کرد ئەچوو بۆ چین ئەچوو بۆ رووسیا بۆ ئەمە ڕۆژهەڵاتی ئێران محاصەرەیە سەرەوەی محاصەرەیە ئەمریکا خۆی هەستاوە بە محاصەرەکردنی دەریایی بۆ باشووری ئێران ڕۆژهەڵاتی ئێرانیش ڕۆژئاوای ئێرانیش عەفوونکە کە عێراقا بەشێکی زۆری ئەم گۆڕانکاریانەی بۆ کە ئێستا چارەنووسی کوردیان پێوە بەسراوەتەوە پەیوەندی بەو محاصەرەیەوە هەیە کە بۆ ڕۆژئاوای ئێران ئەگوزارێ ئەو بۆ چووکە زنجیرەی محاصەرەی ئێران هێشتا تەکمیلە نەبووە کە پێوترێ عێراق وە کوردی باشوور ئێستا بەشێکە لە نووکی ئەو ململانەیانەی کە ئەمریکا مەبەستێتی بۆ محاصەرەکردنی تاران چۆن خوێندنەوەی بۆکات چۆن تێگەشتنی بۆکە بەم دیدگا شپرزەی کە ئێمە هەمانە بۆ ئەم گۆڕانکاریانە کە ئێمە پێمان وابێ ئەمریکا وەکو فریادڕسێک یان ئیسرائیل لە ڕێگەی کۆریدۆرێکی داوودەوانێ بیرکردنەوەیکی زۆر زۆر سەطحی ئەبینم هەرێمی کوردستان ئەبەستێتەوانێ بە ڕۆژ ئاواوە ئەوە کورد ڕزگاری ئەبێ باوەڕ ناکەم من هیچ ئەوڵە گرنگ و بەرنمەیەکی تر کورد لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانی کە باسمان کرد ئایندەی چی دەبێ سپاس دەکەم زۆر زۆر سپاس بۆ زانیاریە وردەکانت زۆر سپاس بەخێراتی سەرچاو خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کورد.